پاژەوەی کە خۆپیشاندەران دزایان کردە ناو ناوچەی سەوز کە زۆربەی وەزارەتەکان و باڵدۆزخانە بیانەکانی لێیە، هێزەکانی ئاسایشی عێراق بربەستی کۆنکرێتی و تەلی دڕکاوی زیاتریان بە چاودێری ناوچەی سەوزدا داناوە. القوات العراقية هێز سەربازەکانی عێراق و هێزەکانی دیکەی ئاسایش لە هەوڵی ئەوەدان ڕێگری لە خۆپیشاندەران بکەن لە نزیکبوونەوەیان لە ناوچەی سەوز بۆ ئەوەی خۆپیشاندەران ناوچەی کەرخ کۆنتترۆل نەکەن، ئەمەش بە دانانی بربەست لەسەر پردەسەرێکەکان کە گۆڕەپانی تەحریر و ئەو ناوچەی کە قەڵای خۆپیشاندەرانە لەگەڵ ناوچەی سەوز پێکەوە گرێ دەدات. ئەم ڕێوشێنانە بەس نییە لەبەرەوەی ڕێگەگەلی دیکە هەن دەچنەوە سەر ناوچەکە. سەرباری ئەمە ناڕزایەکان تەنها لە ناوچەی ڕەسافەدانین، هەروەها لە ناوچەی کەرخیشدان. هاوکات گرتنەبەری ئەم ڕێوشێنانە زیانێکی گەورەی بە بارودۆخی ئابووری عێراق گەیاندووە. ئەو ڕێشوێنەی ئەمڕۆ گیرایەبەر بە 2 ڕۆژ دوای ئەوە دێت کە سەدان خەڵکی ناڕازی پاشەخشیان بە پۆلیس و پاسەوانانی سەربازی کرد و بە لێشاو خۆیان کرد بە ئۆفیسی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بینای پەرلەماندا. زۆربەی خەڵکە ناڕازیەکە پشتیوانانی پیاوی ئاینی بە هێزی شیعەکان موقتەدا سەدر بوون کە بۆ چەندین مانگ سەرکردایەتی خۆپیشاندەران دەکات و ماندەگرن و داوای چاکسازی لە حکومەتدا دەکەن. بربەزدانان لەسەر پردەکان چیتر پارێزگاری لە ناوچەی سەوز ناکات، بەڵکو بە پێچەوانەوە گرتنەبەری ئەم ڕێوشێنانە هاتوچۆ پەک دەخات. حکوومەت وا بیر دەکاتەوە کە گرتنەبەری ئەم ڕێوشێنانە چارەسەریکی نمونەیین بۆ ئەوەی زامنی ناوچەی سەوز بکات، بەڵام بربەزدانان لەسەر پردەکان هەرگیز ناتوانید ئاسایش بە ناوچەی سەوز ببەخشێت کە پێدەچێت لە چەند ڕۆژی داهاتوودا هاوەنباران بکرێت. لە کاتێکدا سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادی لەگەڵ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باراک ئۆباما بە تەلەفۆن قسەیان دەکرد، کۆشکی سپی وتبووی ڕێکەوتون لەسەر ئەو پەڕی گرنگی زۆری باشترکردنی باری ئاسایشی بەغدا و ناوچەی سەوز. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.